خەڵکی لەدەستنێ لەگەڵ ڕاوێژکارێکی زۆر باش لە بازاری خانوبەرە قساکەم بۆی بزانین بارودۆخی بازار چۆنە لەگەڵ دابین ڕزگار ڕاوێژکاری خانوبەرە کێکێکە لە شارەزەکانی بواری بازاری خانوبەر لەسەر بابەتە گفتووەکەم کاک دابین سڵاو لەبێ سڵاو لەوێ باەکسەر وا بڵێین بازاری خانوبەرە خۆشە باشە بارودۆخی چۆن هەست ئەتوانین بڵین چۆڵ و خۆشە چۆڵ و خۆشە بڵێ بەڕاستی بازارێکی خاومانێ بەداخەوە وای کردووە هەم خاوەن نووسنگەکان لە ئاستی تمۆحی خاوەن نووسنگەکانانە بێ لە ئاستی کڕیار و فرۆشاریشانە بێ کۆمەڵی کێشەی گەوری دروست کردو بۆمان باش لەگەڵ ئەوەی کێستە بازار جوڵەیەکی لاوازی هەیە دیارترین هۆکار چی وای کردو بازار لە ئێستاەوە بێ باش ئێمە بێگومانە بێ باسی ئێستا بکەین هەرچەنە جەنگەکە کاریگەریەکی گەورەی هەبوو بەسەر دوودڵی کڕیارانەوە کەرتی خانوبەرەوە بەڵام هۆکاری سەرەکی ئێستا دواکەوتنی موچەیە بەڕاستی من ئەگەر ڕاستگویانە پێ بڵێم ئەتوانم بڵێم دواکەوتنی موچە لە 100 کاریگەری دروست کردووە لەسەر بازاری خانوبەری هەرێمی کوردستان وای کردووە تەواو بازار سست بووە بازار نەخۆش کەوتووە و هەموو سێکتەرەکانی ناو خانوبەرە پەکیان کەوتووە جامیستم وا بڵم قسەیەکی باو هێڵن بازاری خانوبەرە نەخۆشەکە بەس نامرێ ئێستا نەخۆش کەوتووە ئێستا نەخۆش نەخۆشیەکەی لە چه ئاستێکە پەتای گرتووە یان ئێستا وەزعە زۆر خراپە نەخۆشی درێژخایەنە وڵی ئێمە توانم بڵێم نەخۆشی درێژخایەنە لە 2014 بازار خۆش نەبووە بەرز و نزمی هەبووە بەڵام نەخۆشیەکی درێژخایەنە وەزعمان ئێستا خراپە لەژێر ئۆکسجینین بەڵام هەرگیز ئینشاءالله کەرتی خانوبەرە توانم ئەو گرنتیە بم کە هەرگیز نامرێت ئینشاءالله یعنی سەر ڕایەوەی کە بازار باش نییە بەڵام کەوتن لە بازاری خانوبەرەیانە با قسێکی وا لێ بکەین تەسەوڕێکی بۆ ئایندەم بازارە چی لێ بەسەر بێ ئەم کێرڤی دابەزنی بەرەو خوار بێ یان باشتر بێ خۆی لە ئێستا بەرەو خوارەوەیەت بەڵام ئەگەر بگەڕینەوە بۆ ڕابردوو یان بۆ ڕابردووی هەر وڵاتێک ئاسایی ئەم ڕووداوانە ڕوێنیاوە ئاراستەکە بەرەو خوارەوە ڕۆشتووە بەڵام دوایەوە جەمپێکی کردوێتەوە لەگەڵ زیادبوونی تاکە زیادبوونی سەرمایی تاک بۆ نمونە هەر کەسێک لە سەر و 18 ساڵەوە کە یەتە ناو بازارەوە زیاتر لە کۆمەڵگەی خۆمانە کە بێتە خاوەنی داهات وای لێت بازارکە گەشە بستێنێت هۆکارەکان زۆرن بۆی بڵین بازار خاوەتەوە ئێستا ئەمە ڕاستی بردووە بەرەو خوارەوە ئەکری وا بڵێم هۆکارانە کاتی یان ئەکرێت درێژمەوەدا بێ کێشەکە ئەوەیە پەیوەندی بە حکوومەتەوەیە هۆکارەکان کاتین بەڵام لای وڵاتی ئەمەوەی لاتوو ببێ بە هەمیشەی خۆتە زانیوە زیاتر لە 10 ساڵە ئێمە بەدەست کێشەی موچەوە ئەناڵێنین خەڵک زۆر دوو دڵە کاکدابین خەڵک هەمیشە پرسیارەکە لە ئێمەژەڵێ یەکەی نیشتەجێبوون بیکڕم هەمە بیفرۆشم لەوە زیاتر دابەزێ ئەگەری هەیە بەرز بێتەوە یان نە ئێستا خەڵکێک ئەگەر پارەیەکی هەبێ کاتیەوە یەکەی نیشتەجێبوون بکرە لە ئێستاە بۆ کڕین بەڵێ ئێستا کاتێکی باشە لەبەر بازار داوازی چ جۆرە یەکەیەکیش بکڕێکە لەم بارودۆخانەیە تووشی زیان نەبێت لە زەوی زەوی زۆر باشە بەڵام کوردەواری خۆمانەیە ئەڵێ هەموو شتێ بە نرخی خۆی هەم شوقە بێ هەم مڵکە هەر زەوی بێ یا خانوو بێ هەر شتێک بە نرخی خۆی بیکڕی لەم بازارە خراپەیە باشە بەڵام نابێ پەلەت بێ بێداینیت بۆ ساڵێک و یاخود زیاتر تا بازار باشە بێ لایندەیە نرخی بەرزبێتەوە بێگومان قسەکەوا لێ بکەین هەرکەس بێوێ زەوی بکڕێ بە پێویستی بۆ پارەیە نەبێ خێرە بێگومان و تەحمل و سەبریشی هەبێ ئەم بازارە بەڕاستی هی خێر نییە چونکە وەکس لە سەرەتا وتم هۆکاری پێنەدانی موچە کاریگەری خستۆتە سەر هەموو خەڵکەکە بۆ نمونە دکتۆر لە خاوەن پرۆژەکانەوە دەست پێکە من ئەتوانم پێت بڵێم ئەگەر لە 100 شوقە لە پرۆژەیەک کە فرۆشرا بێ لە ئێستاە 90 شوقەی قیست نابە ماوەیەم دوو مانگە قیستی نەبردووە خاوەن پرۆژەیە پەکیەکەوێ لەبەرەوەی پشت بە قیسە ئەبەسێت زۆرینەی پرۆژەکانی شاری سلێمانی وەجبەی یەکەمی شوقەکانیان فرۆشتووە بە بازارکردنی یەکەمیان تەواو کردووە ئێستا چاوەڕێی قیستی بەشدار بۆکانیانن لەم کاتەیە خاوەن پرۆژە تووشی کێشە بێ لە دوای ئەوە هەر لە پرۆژەکە باسیکەین مەقاولەکان تووشی کێشە بن چونکە خاوەن پرۆژە پارەی پێ نامێنێ بیا بە مەقاول واکە ئیش خاوێتەوە دوای دوو دڵی زیاترە بێ بۆ خەڵکەڵێ فلان پرۆژە وەسا ئەگەر لە خاوەن پرۆژە بینە سەر خاوەن عقاراتەکان بازار تاو خاو بۆتەوە نەکڕین نەفرۆشتن نەماوە بەڕاستی هاتوۆتە ئاستی سفر هەر بە بوونەی پێنەدانی موچەوە چونکە خۆتە زانی دوو مانگە خەڵک بێ موچەیە بڕەپاری ڕوونیەکەی وەرێ بەڵێ
بڕەپارەیەکی زەبەلاح نهاتوۆتە بازار، یعنی بازار بە تەواوی تینووە بۆ موچە بۆ پارە. پاشان ئەگەر بینە خاڵی سێم ئەوانی وە بەرهێنانی کریان کردو بەڕاستی من لێت نەشارمەوە زۆربەی خەڵکەوانەی خاوەن مڵکن و کرێچیش کە بەکرێ نیشتەجێ لە مڵکەکەیە تووشی کێشەی کۆمەڵایەتی بوون، چونکە کەس کرێ نایە یاڵێ مەعاش نییە، حکومەت پارەی پێ نەیە، یعنی مە وای لێ کردووە هەموو سێکتەرەکانی خانوبەری ئیفلیس کردووە. باش وابزانم باسەوە کە خەڵک قیستینەوە هەندێک پرۆژمانەیە لە سلێمانی کە بە موچە قیست وەرەگرنوانە هاوکارێکی خەڵکیان کردووە ئۆفەرێکی باشەوە. ئەو ئۆفەرێکی باشە، بەڵام پرۆژەکان کە من بەڕاستی دیارترین پرۆژە ئەگەر نەبێ بە ڕێکلام MJ هۆڵدینگە هاوایی مەریوانی حاجی جەمال. باش کاک دابی باسیەوەت کرد خەڵک هەرچی کڕی بە نرخی خۆی. من هیچ شارەزانیم لە یەکەی خانوبەر و نیشتە جێبوون و نازام نرخی ئەم شتە چۆنە ڕوو بکەمە کێ متمانەی پێ بکەم یەکەیەکی نیشتە جێبوون بکەم. باش ئەبێ ڕوو بکەیتە ڕاوشکارانی خانوبەرە بەڕاستی، بەڵام من لەگەڵ ڕێزم هەرچەندە خۆم لە ئەتوانم بڵم لەو کەشتیام کە ڕاوشکارانی خانوبەریتایە باش و خراپی تایە عادەتەنەوە کەموو ئیشێ کەسی باشێ و کەسی خراپیشەیە، پێویستە بچی بە دوای ئەزمموی و کەسانی کە ڕاوێژیان لێ وەرەگری پێشتر مامەڵەیان چۆن بووە وایە چۆنن لەگەڵ خەڵکیە، بەڵام باشترین شتەوەی پێش هەر کڕینێک لە دەستی یەک بێ لە پرۆژەکان یاخود لە دەستی دوو یاخود لە گەڕەکەکان بەڕاستی ئەم قۆناغە تازەی خانوبەرە پێویستی بە ڕاوێژکردنە بە کەسانی شارەزا بە کەسانی بازبوون. لە ئێستاە 100 پرۆژە لە شاری سلێمانی هەیە، ئەمە ئەوانی کە دروستەکەن بۆ بەرهێنا بە کاملی هەموو پرۆژەکان دروست کرا و دروست نەکرا نیشتە جێبوو. بەڵێ 100 پرۆژە هەیە، یعنی مەجگەل لە گەڕەکەکان کە سەر و سەڵ گەڕەکەی لە سلێمانیە لە شارەکانی کە یعنی ئێستا بازارەکە قۆناغێکی نوێ دروست بووە. دکتۆر بەڕاستی پێویستی بۆیە من ڕاوێژ بم بە تۆ کەسێ شارەزانە بێ پێویستی بە ڕاوێژی منە بۆی نرخی ڕاستەقینەی پرۆژەکان بزانێ نرخی گەڕەکەکان بزانێ چ شتێک کۆکارە بۆ بەرزونزمی ئەو نرخی یەکانە مەبەستم خانووە زەویە تاکو یەکەی نیشتە جێبوو. باش یعنی ئێستا بەڕوو هەڵی بژێرێ بە مەتر هەڵی بژێرێ زۆر هۆمی زەوی چۆن یعنی بەرچاوڕونێک بی بە خەڵک کاتێک ئەمانەکرێت خەڵکی سەرەتا بۆ نرخی جاری بکڕێ یاخوسەکەنی باش. عادەتەن بۆ مەسلەی خێر و قازان تیجاری باشترە بازرگانی باشترە لە نیشتە جێبوون، بەڵام بۆ مەسلەی نیشتە جێبوون سەکەن پێویستە یەکەم جار دڵنیا بێتەوە ئایا ئەمە فۆرمە یاخود تاپۆیە تاپۆ بێ بێگومان نرخی زیاترە بێ و پاشانەیە خزمەت گوزاری ئاو و کارەبا و ئاو ڕۆگەشتووە بە و ناوچە یاخودنا و پاشان ئایا سەوزایی هەیە و پاشان بزانێ ئەو مڵکە ئەو زەویی کە هەیەی ڕووەکەی کوێ ڕۆکەشەی گۆڕە. بەڵێ بێگومان ئێستا بوون منە ڕووی ڕۆژەڵات و قیبلە باشترین ڕووەکانن ڕووی ڕۆژاوە کەمترین خواستی لەسرە بۆن منە لە وڵاتێکی وەکێمە کە ڕەشەبا و زایدەن پلەی گەرمی بەرزە بێتەوە ڕووی ڕۆژاوە بەڕاستی وەزعی خراپە بێ لە هاوینانە لە هاوینە. بەڵێ باش سەبارەت بە بابەتی ئەوەی کە من بۆ نمونە زەویەکی 2 دەفتەری 3 دەفتەری بکڕم یادە دەفتەری و 15 دەفتەری ئێستا کامیان باشکە چۆمی لە بازاڕابوونی هەیە هەرزانەکان بکڕم یا گرانەکان بکڕم بێگومان هەردووکیان کە هەر کەسە و هەر مڵکەشی بە نرخی خۆشی بێ بۆ نمونە. باش ئەوە توانم بڵێ مەکەوێتەوە سەر گیرفانی کەسەکە هەیە حەزی لە 2 دەفتەریە تاگاتە ئاستێکی بەرز، بەڵام هەندێک شوێنیشەیە لە سلێمانیا لێت نەشارمەوە جەمپێکی گەوری کردو لە ساڵێکە دەفتەرێ $10,000 بۆ $20,000 چۆتە سەری، یعنیەکەوێتەوە سەرخواستی کەسەکە ئەو کەسانی کە حەزیان لە مڵکی گرانە زیاترە چن بۆ بازرگانی هەیە لە ئەطرافی سلێمانیا کە فۆرمە یاخود تازە تاپۆکرێ ئەوە نرخیان هەرزانترە لە $10,000ەوە دەست پێەکە خەڵکیێکی زۆریش لە بازارە خەریکیەوەیە کڕین و فرۆشتنی پێواکات. ناوچەکانی سلێمانی گەر ئاوە جاکردنەوەکی بۆ بکەین ئێستا کوێیان زۆر باشتە بۆ بەرهێنان یاخود ئەکرێ خەڵک بۆ بەرهێنان لە کامیان نابکا باشترە بەستم ناوی سیتیەکانیە بەس وەکو زۆن. باش ئێمە لە سلێمانی من نزیکی 5 ساڵ پێش ئێستا زۆنەکانم جیا کردو لە بازاری خانوبەرە زۆنی زێڕی سلێمانی ئەتوانین لە سەر شەستی بەشی سەرەوە دەست پێ کاتان نزیکی دادگای سلێمانی ئاوا بەطرافی سەرەوە باکوور و ڕۆژاوای سلێمانی تایبەتتر نزیکی هەواری شار
کاواچێتەوە بۆ پارکی هەواری شار بەڕاستی و زۆنێکە هەرچی ئەڵڵی کاکدامیەوە بیتۆ بۆ پرۆژەکانی مەریوانی حایجەمە وەڵی هەڵکەوتەی شوێنەکە وای کردو یعنی سێری زەوی ئەو شوێنەکە لە نیشتەجێبوون بۆ دروستکردن و بەرهێنان زۆر باشە بۆ نمونە بەشی خوارەوەی شاری سلێمانی بۆ کشت و کاڵ باشە یعنی زەویەکان جۆریان هەیە ئێستا بۆ نمونە و ناوەناوی دۆڵەر ڕوودا ینی سەوزاییتیانە بەڕاستی شوێنێکی لەبارە بۆ نیشتەجێبوون سەوزایەکی باشی جاوە دوایی من هەرچەندە خۆم لە کاک مەریوانەوە زۆر نزیکین کەسێکی ئازیزی ئەمەیە بەڕاستی پرۆژەکانی ویش ڕێکلامی ناوێت ڕێزمان هەیە بۆ خاوەن پرۆژەکانی تریش بەڕاستی هەمووی کەس و برای ئازیزی ئێمن بێجیاوازی کاک دابین ئێمە سەر بابەتیەوەی خەڵکانێکە گەربیانێ بیفرۆشن ئەوانشی بکەن چاوەڕێ بکەن یان عەرزی بکەن و یەکەکانیان بفرۆشن ئەگەر هەر کەسێک بەنیازی فرۆشتنی مڵکەکەیەتی لە ئێستاە بەگوێی منەکە پەلەی نییە بانەی فرۆشێت چونکە نرخدا بەزی و بەڵێ و لە گەڕێکەکان ئابێت چاوەڕێکن هەرچەنە خۆی ئەگەر باسی سۆڕی خانوبەرە بکەین لە وەرزی هاوینە چونکە قوتابخانە نەماوە تاقیکردنەوە نەماوە جەو خۆشە ئەبوو زۆرترین زۆڵی تابێ کڕین و فرۆشتن هەبێ بارکردن هەبێ خەڵکە توانێت گواستنەوە بکە ناوی خوێندکارەکانی لە قوتابخانەیە کە تۆمارکە ئێستا باشترین کاتە بوو بەڵام بازار خراپە ئەگەر بیاسی پرۆژەکانیشکین لە بەرامبەر گەڕەکەکانە شوێنی کاتی خۆی هەیە بۆ نمونە لە مانگی یەکەم ئەتوانێت بیفرۆشێتەوە باشە ئەگەر خواستێکی زۆر لەسەر پرۆژەکە بێ بۆ پاشان ئەگەرنەی فرۆشتە بێت چاوەڕێکە تا هەیکەل تەواو یاخود نزیکی کاتی کلیل بۆی هیچ نەبێت زەرەر ناکا بێتەوە مای خۆی بە دەرفەت تێزان پرسیارێ بکەم سەیری سۆشیال میدیام کرد خەڵکێکی زۆر ێستا لە سۆشیال میدیا ڕیکلامی یەکەی نیشتە جێبوونەکەن و لای من بیکردن و منەتوانوەتان بۆ بکەم لەسەر ئەمە چ قسێکی متمانە بە هەموو کەس بکەین نەخێر بەڕاستی بەداخەوە وای لێ هاتووە بۆ بڕەپارەیەکی کەم هەموو جۆرە ڕێکلامی هاتوۆتە بازار من بەداخەوە ئەتوانم لێرەوە ڕایگەێنم کارەساتێکی گەورە هەیە فەوزایەکی گەورە هەیە بەڵام ئەم قەیرانە هەندێک لەوانە فلتەرەکە ئەیان کشێنێتەوە لە بازار پێویستە لەسەر بەشی کۆمپانیەکان ژووری بازرگانی سلێمانی ڕاست ئێمە بازارێکی ئازادمان هەیە بەڵام پێویستە سنوورداری بکەن تایبەت پێدانی مۆڵەتی نووسینگە و ئەو کەسانەی کە دەستگێڕن کە هیچ مۆڵەتێکی نووسینگیان نییە پێویستە ڕێگریان لێ بکرێت کاک دابین من زۆر سنجی شتەکانی تۆ بە پێم وایەکێکی لە هەرە شارەزاکانی بازاری خانوبەرە ڕایشکارێکی زۆر سەرکەوتووی زۆر سپاس ئەمڕۆ بەرچاوڕوونێکی باشیە بە ئێمە و بە بینەرانیش زۆر سپاس منیش خۆشحاڵ بووم سپاس بۆ شاشەکە جوانەکەتان ڕێزێ سپاس بۆ دابین